خی گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دوا دانیشتنی خۆی ئەنجامدا. لە ماوەی کارکردندا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئاستەنگی زۆری بۆ دروستکا و لە 2 ساڵی یەکەمدا بەوەی دەستبردن بۆ یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەکخرا. بە میواندارێک لە بەڕێزان عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی لە ئەولێریشەوە شوکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. پەرلەمان کۆتا کۆبوونەوەی خولی چوارەمی خۆی گرێدا و خولی نوێی پەرلەمانیش دەست بەکار دەبێت. بەڵام ئەندامانی خولی پێشووی پەرلەمان و مامۆسایانی زانکۆ بڕوایان وایە جارێکی دیکە یەکێتی و پارتی کار لەسەر لاوازکردنی ڕۆڵ و ئیرادەی پەرلەمانی کوردستان دەکەنەوە. سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستانیش دەڵێت یەکێتی و پارتی وەک دەسەڵاتێکی لاوەکی سەیری پەرلەمان دەکەن، بەڵام ئەرکی حیزبەکانی دیکەیە کە درێژە بدەن بە خەباتی پەرلەمانی و پەرلەمان بکەنە مەرجەعی دەسەڵاتەکان. خولی ئایندەی پەرلەمانی کوردستان پێویستە ئەوەی لە پێش چاو بێ پەرلەمان ئەبێ بە مەرجەع بمێنێ. پەرلەمانتار نابێت دەستەمەوە بێ، پەرلەمانتار نوێنەری خەڵکی کوردستانە، چونکەم سیستەمی هەڵبژاردنەکەی وایە خەڵک دەنگی داوە بە پەرلەمانتار، بۆیە بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە ئەستۆی ئەندام پەرلەمانانێک کە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە دەست بەکارە بن لەوەی کە بە مەرجەعیت ئەم پەرلەمانە بهێڵنەوە و داخوازیەکانی خەڵک، پێداویستیەکانی خەڵک داخوازی ئەوان بێ، بەرنامە و فکر و ئەدا و کاری ئەوان بێ کە ڕۆژانە کاری لەسەر بکەن بە دوور لە هەژمونی پارتە دەسەڵاتدارەکان بەداخەوە کە پەرلەمانیان وەکو مەطبەخێک بۆ شەریعەتدان بە بڕیارەکانی خۆیان بینیوەتەوە. ئێمە پێویستەوە قۆناغەتێ بپەڕێنین و لە وڵاتانی پێشکەوتوشە بە دڵنیاییەوە بەم قۆناغ و مەرحەلانە هاتوون تا ئەوەی کە یاسا سەروەر بووە، خەڵک ئەرک و مافی خۆی بە یاسا بینیوەتەوە، کامران ژیانی کردووە. با بڕوای بەشێک لە چاودێران لە سەرەتای خولی پێشوودا پەرلەمان کاراتر و بوێرانەتر کاری لەسەر چاودێریکردنی حکوومەت و دەرچۆاندنی یاساکان کردووە، بەڵام دەسەڵاتی سیاسیەوەی پێهەزم نەکرا و پەرلەمانی داخست و ڕێگری لە گەڕانەوەی سەرۆک و جێگری پەرلەمان کرد. بەڵام ئەم داخستنە کاتی بوو پاش گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمان لە ناوەڕاستی مانجینۆدا بۆ بە یاساییکردنی ڕیفراندۆم و درێژکردنەوەی تەمەنی خۆی پەرلەمان کارا کرایەوە. مامۆسایەکی زانکۆش دەڵێت سەرڕای دەسەڵاتی سیاسی لاوازی کەسێتی پەرلەمانتاران هۆکارێکی دیکەی لاوازی ئەدای پەرلەمان بووە لە ڕابردوودا. تاسە لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکان بە تەواوەتی جیا نەکراوەتەوە، یعنی ئەمە بڵێ ئەمە دەسەڵاتی پەرلەمانە، دەسەڵاتی یاسادانان، ئەمە دەسەڵاتی حکوومەتە کە کاروباری دابینکردنی خزمەت گوزارەکان جێبەجێ بکە، یاخود ئەمە دەسەڵاتی قەزاییەکە کاروباری دادوەری بەڕێوە دەسەڵاتەکان جیا نەکراوەتەوە، بەڵکو لە هەرێمی کوردستان دەسەڵات بەدەست یەک لایەنەوە کە لایەنی فەرمیژ نییە، یان بەدەست حیزبەوەیە، لەناو حیزب بەدەست گروپێکەوەیە، ڕەنگە لەناو حیزب بەدەست بنەماڵەیەکەوە بێ، لەناو بنەماڵەکەش بەدەست شخصێکی معەنەوە، ینی کەواتە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان ینی شتێکی ناڕێکی سیستمە لە سیستمی حکومڕانی و سیستمی سیاسی کە ڕەنگی داوەتەوە بۆی کە ئەنی ئەوەیە بۆ تا ئێستاش پەرلەمان لە جوغزی حیزبی و لەناو حیزبی لە جوغزی مەسەلەن گروپێک یان عایلێک دەرنەچوو. دەسەڵاتی سیاسی هەرێم لە ڕابردوودا پەرلەمانی بۆمانەوەی دەسەڵات و درێژکردنەوەی تەمەنی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و با یاساییکردنی گەندەڵی و بڕیارە شەخسیەکانی خۆیان ویستووە. لە بەرامبەریشدا پەرلەمان لە هەندێک وێزگەدا نەبێت، دەسەڵاتی سیاسی نەیهێشتووە ئەرکی چاودێری و یاسادانانی خۆی جێبەجێ بکات. بەهۆی مزایدەی سیاسی و پاراستنی بەرژەوەندی دەسەڵاتەوە تەنانەت پەرلەمان نەیتوانی یاسای چاکسازی موچە پەسەند بکات. بە جۆرێک لە کاتی ئامادەکردنی یاساکەش بەهۆی نادادپەروەری لە دیاریکردنی موچەی خانشینانی ئاسایی و پەرلەمانتارانەوە گەورەترین ناڕەزایی خەڵکی بە دوای خۆی داهێنا. بەوەش هاوڵاتیان متمانەیان بە پەرلەمان و ئەدای کاری پەرلەمانی لاوازتر بوو. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.
جارێکی تر سڵاوتە لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک عومەر بەخێر بن لەگەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەیت ئەمڕۆ دانیشتنی مەڵاویتان ئەنجامدا بەڵام باس لەو دەکرێت مەسلەی 49 ملیۆنێک هەڵایەکی گەورەی لەسەر دروستکە ئەمڕۆ وەرتان گرتووە ناکاکە ناوەڵە ئەمڕۆ تەنها بڵین جەلسەیەکی ختامی جەلسەیەکی خواحافیزی ویداعی بوو بەداخەوە لەو 5 ساڵە ئێمە لە پەرلەمان گرفتوکینمان بۆ دروست بوو سەبارەت بە نەخێرەوە یاسا هەیە یاسای خانشینی پەرلەمانتاران هەیە و یاسای خانشینی فەرمانبەران هەیە ئەم پارەی کە پەرلەمانتاران وەریەگرن ئەو شتێکی پێڵێن ئەو لێبرینی موچەی خانشینی التوقيفات التقاعدية بعربي واي بيلن ام توقيفات التقاعدية من 42 ساڵە مهندسم 42 ساڵە من ماگانە پارە ئەدەم بۆی کاتێکە خانشین بووم بۆی کاتێکە خانشین بووم لە دوای خانشین خۆم وەریگرم ئەمە کارمەندێکی ئاسایی وەریەگرێ لە خزمەتگوزارێکەوە وەریەگرێ تا بەڕێوەبەرێ تا مهندسێ تا دکتۆرێ تا تەبیێ بۆ نمونە ئێستا هیچ کارمەندێکی خەریجی بەکاریۆرێز نییە لە 12 ملیۆن کەمتر وەربگرێت بۆ ئەندامانشین بوونی بەڵێ کە خانشینی بێ بە گرۆس سەرجەم بەخشی مەسەن هی موچەی 6 مانگی پێدرمە یاسایە بەداخەوە ئێمە هەوڵماندا لەم خولا دەریشمان کرد یاساکە نەمانتوانی لە 100% ئێمە داواکار بووین وەکو فراکسیۆنی گۆڕان و پێمە برادرانی کۆمەڵیش و کە داوامان کرد ئەوەی بەغا جێبەجێ بکرێ یاساکەی بەغا جێبەجێ بکرایە هیچ کەسێک خانشین نەبوو کە لە 50 ساڵ تەمەنی کەمتر بێ و لە 15 ساڵیش خزمەتی کەمتر بێ بەڵام بەداخەوە مزایدی سیاسی یاساکە مزایدی سیاسی ڕێگەی بەمەنەدا ئێمە توانیمان جۆرێک لە تەوافق دروست بکەین ئەم لە 180 موچەی کە بە پەرلەمانتاری پێخانشینە بێ هێنامانە سەر لە 150 و لە 140 ئێمە هەنگاوی یەکەم بوو بەڵام کۆمەڵێک کە خەڵک کە لەو لە جێبەجێکردنی ئەو یاسایی چاکسازیە زەرمەندە بوون بندیوار بوون بەنایاسایی خانشین کرابوون بەیان یاسایی پلیان پێدرا بوو ئەمانە هاتن زەجێکیان دروست کرد لەسەر یاساکە و لە ناو ئیعلامەکانیشان زۆری تیا بوو لەم بابەتە نانێژ ئەم یاسایە تێپەڕکا ئێستا بۆ نمونسە 110 ئەندامی پەرلەمان یا 111 ئەندامی پەرلەمان باڵێن بنەوە دیان خانشینە بێ ئەم دەرچوونەتەوە بە چواردەیان دەرچوێتەوە دوان یەکدوانیشیان چۆ بە سەرەوەی ئەمڕۆ هەندێک وا بڵاوکراکە بۆ نمونە 49 ملیۆنەکە تا بە هیچ جۆرێ ناکات ئەسڵەن هەر جارێ ئەمری خانشینەکە هەر دەرنەچووە ئەوە کاتی ئەوێ اینجا ئایا حکوومەت پارەی هەیە بیدا یان نەیدا پێم وایە ئەوێ بە قۆناغی بیدا بەڵام بە پێی یاسا ئەمە مافی هەموو ئەندام پەرلەمانێکە کە وەری بگرێ چۆن کارمەندێکی ئاسایی خانشینە بێ موچەی 6 مانگی پێدرێ پەرلەمانتاری موچەی 6 مانگی پێدرێ بەڕێوەبەری گشتی لە وەزیر و بەڕێوە هەموویان عینیشتە هەموو وەزیر بەڵام بۆ خەڵک زەجر لەسەر وەزیر دروست ناکات بۆ لەسەر حاکمێک دروست ناکات کارەکەی چییە کە بۆ نمونە وەڵا هەر ئەوەیە بەڕێی من بەتەسەووری لێدانە لە پەرلەمانتارە پەرلەمان حکوومەت لە بەرنامەیە هەبوو پەرلەمان بچوو بکاتەوە پەرلەمان کە داکۆچی کاری سەرسەختی خەڵکی کوردستانە حکوومەت ویستی ئەم حامی خۆی بچوو کاتەوە بە تەسەووری من خەڵکی کوردستان پێویستە بەرگری لەو کەسانە بکە کە داوای ئەو مافە ئەکەن ئەبێ پێم بڵێ بۆ لەبەرەوەی ئەو ئەندام پەرلەمانە ئەیتوانی بە مەلایین دۆلار بە نامەشروع دەست خۆی بکە بەڵام کاتی پەرلەمانتارێک دێت داوای موچەکەی خۆیەکە معنای وایە تەنازولی نەکردو بۆ موچەیەکی نامەشروع تۆ پێویستە ئەو جۆرە پۆستانە پۆستی گرنگە بۆ مەسەن پۆست کارەیە هاتوتە لای عومەر عنایەت پێم خۆشە ڕێگەم بدەی ئەمە تەوزیع بنەوە مەسەن کار هەیە لە هاتووە لای عومەر عنایەت تەنها بەس بێدەنگی عومەر عنایەت دەوانێت 10 ملیۆن دیناریان بۆ من عرض کردو و ئەمە واقعیشە و بە خودی کاگنیشتوانیشم بوو تۆ باشە خۆ عومەر عنایەت ئیمزاشی لەسەر نەبوو ئیمزا بکە بەس بێدەنگ بە ئێمە ئەوەندە کاش وەرە وەریگرێرە کاتی عومەر عنایەت یا عین یا لام لە ئەندامی پەرلەمان لەم جۆرە کەیسانە بێدەنگ نابن و کاری خۆیانەکەن تۆ پێویستە ئەوەندە پارەی بدەیتێت تەنازول و دەستی تەخازول بۆ ئەو جۆرە کۆمپانیانە ڕانەکێشێ بۆ ئەو جۆرە کەسانە ڕانەکێشێ مەسەن لە کاتی خولی لە کاتی 23 حوزێرانە عەرزی زۆر مغریمان بوو هات پارەی زۆر بوو کەس مەسنە ژوورەوە کەواتە تۆ ئەو ئەندام پەرلەمانی بوو باز ئەو ئەندام پەرلەمانی پەرلەمانتار هەیە وەرەقەی سپی تۆ ئیجازە بدە من بۆ معلوماتی بەڕێز من ئەم دیفاع لە خۆی ناکەم چۆ پێشەوەی بچم پێشەوەی ئەندامی پەرلەمان بووم موچەکەم لەیسە زیاتر بوو و داهاتی من ئێستا زیان زەرم کردووە لەو کاتێک کە من ماستەرم هەیە لە هەندسەی مەدەنیا و زۆر وەزم باشتر بوو ناو پەرلەمان کاتێک چووم ئێستا من لە ناو پەرلەمانم خانوم فرۆشتم
خانی خۆم فرۆشتەوە لەبەر نەبوونی فقارم. باشە بەس لەگەڵ کەمکردنەوەی موچەی فەرمانبەر موچەی وشکەم کرایەوە موچەی مشکم کرا ئێمە لە کاتێکا موچەی لەو ڕۆژەی موچەی فەرمانبەران کەم کراوەوە ئێمە 2 ملیۆن دینارمان وەرگرتووە لەو 2 ملیۆنە نزیکی 400,000 ناریشی ڕۆشتووە بۆ پارەی ئاو کارەبا و کرێی خانۆکانی هەولێر کە چۆڵمان کرد و ڕادەستمان کرد. هیچ ئەندام پەرلەمانێک لەم خولە سیاری وەرنەگرۆ هیچ ئەندام پەرلەمانێک لەم خولە مەسەن پارەی خەدەماتی خۆی پێنەدا خولەکانی تر وەرگیرا هەمووی وەرگیراوە تۆمبیلشیان کرد بە تایبەتی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان زەرەرمەندترین کەس بوون بۆچی چونچی ئێمەی ئەندام پەرلەمان کە سیارەمان پێنەدرا و سیارەی خۆمان پێبوو ئەوان حیزبەکانیان قەرەبوویان بۆ کردنەوە هەموویشیان لەو ئەندام پەرلەمانانە حیزبەکانیان لە بودجەی تەوان ئەو بودجەی لای حیزبەکەیەتی بودجەی گشتیە بودجەی خەڵکە لەوە سیاریان بۆ کردن و قەرەبوویان بۆ کردنەوە بە پێی و زانێرانی ئێمە هەمانە هەندێک لە حیزبەکان ئەو هەنگاوان هەڵگرت. لەبەرەوە من تەسەورەکەم من جارێکت تەشی دەکەمەوە کەسێک لە پۆستێکی سیادایە کەسێک لە پۆستێکی هەستیارایە پێویستە تێر بێ بۆ ئەوەی دەستی تەخازول درێژ نەکا بۆ ئەوی لادا ئینحیرافکە حاکمێک بۆ موچەکەی باشە لەبەرەوەی کەیسێتە بەردەمی کەیسی خەتڵە بە مەلاین دۆلاری دێنێ کە بڕیار نەدا ئەم کە لا بدا لە بڕیارە یاسایەکەی خۆی بەڵام ئەگەر حاکمەکە تێر و تەسەل نەبێ احتیمالە خوا نەخواستە ئێڵێم یەکێ لەو حاکمانە دەستی تەخازول درێژ لەبەرەوە بە بۆچوونی من حاکم هەموو کارمەندێک مساعدە فەرموو هەموو کارمەندێک هەموو مۆزەفێک پێویستە هەموو تاچێم کۆمەلگایە لانی کەمی بژێوی ژیانی بۆ دابین بکرێ بەڵام ئەو پۆستە هەستیارانە تا ئەو کاتی لەو شوێنایە پێویستە حکوومەت و دەسەڵات ڕعایەتیان بکە بۆ ئەوەی ژیانیان دابین بکرێت لەبەروی ناتوان کاری کە بکەن ئەندامی پەرلەمان مەجموعە هی پرۆژەی هەبێ مەجموعە خانوو با بکرێ مەمنوع عەلی هیچ جۆرە ئیشێکی تر بکە هەموو جۆرە چارەکێکی لێ مەحروم کراوە ئێتۆگە ڕێگە نەدی موچەکەش وەربگرێ کەواتە ئەم کابرایە بەچی بژی باشە بمەوە من لە حاڵی گەوەرشی نەگرن دەدرێت بە فەرمانبەرە چۆن عیدە بۆ نمونە بدرێ بە چینی هەژار وانەوە وەری نەگرێ بۆ نمونە وەری نەگرن بۆ نمونە حکوومەت چی لەو پارەیەکە ئەو کاتە ئەچێتەوە بودجەی حکوومەت و بۆ شوێ بەکارێنەکە خۆیانیانێ خۆ نادرێ بە خەڵکیش توانێ ئەمدان پەرلەمانی خوب بۆ خۆی بە تەسەووری من یعنی ئەمە گەورە کراوە ئەگینا خەڵک هەیە من کاتی خۆی مهندس بووم سعادە فەرموو خەڵک هەیە شکری خانی نمونەیەک وێنەوە خەڵک هەیە ئێستا ملیاردێرە کاتی خۆی هاتووە لە خانۆکەی من دانیشتوتی خۆزگە من خانوویکی و کۆیتۆمە بایە لە ساڵی هەشتاکانە باسەکەم ئێستا ملیاردێرە خەڵکی کوردستان فۆکەسینگ و کامێرەکەی لەسەر ئەوە نییە هاتۆ کامێرەکەی لەسەر عومەر عنایەتە وەڵاڵی موچەکەی بۆ بە 8 ملیۆن دیار کە 8 ملیۆنەکەش وەرنەگرت یعنی ئەمە ستەمە لە ئەندامانی پەرلەمانەکەی گوناحە بەڕاست سپاس دەکەم شکری خان سپاس بۆ بەڕێزیشت بەزت لەوەی کە بچینە سەرکارەکانی پەرلەمان دەمەوێت ڕێی بەڕێزیش بزانم لەسەر و 49 ملیۆن دینارەی کە باز دەکرێت کە دەدرێت بە پەرلەمانتاران بەڵام کاومە دڵێت تا ئێستا پێتان نەدراوەوە لە ڕابردوشدایەوە موچەتان ئایا بۆ نمونە بۆکو پەرلەمانتارانی کۆمەڵ بۆ حیزب گێراوەتەوە؟ بنای خی گەورە مهرەبان سڵاو لە ئێوە لە سەرجەم بیسەران و بنەرانی پێم بەڵێ دیارە وەکو بەڕێز عومەر عنایەت کە بەخێر هاتنی دەکەین و دیارە ئەو کۆمەڵە ڕوونکردنەوەی باشیدا وەکو یاسایەکی بەرکار کە لە هەرێمی کوردستان وە هەموو وڵاتانی دنیا هەر کەسێک کە خانەنشین دەکرێت 6 موچەی خۆی پێدەدرێ وەکو ڕێزێک و شایستەیەک کە بەرامبەر ئەو ڕنج و ماندیبوون و ئەرکانەی کە لە ماوەی ڕابردوو کێشاوێتی ئەمە لە لایەکەوە لایشتریش دیارە لە ماوەی ئێمە زۆربەی پەرلەمانتارەکان جگەلەوەی کە ئەم 4 ساڵە پەرلەمانتار بووینە و پێشترێژ وەزیفەمان هەبووە کە بەپی ئەو یاسە بەرکارەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان کە خانەنشین دەکرێن هەرچەندە ئێمە زۆر هەوڵماندا ئەو یاسای چاکسازیە بەرکار بکرێتن کە پەرلەمانتار لە بۆی هەوو بگەڕێتەوە سەر وەزیفەی خۆی کە زۆر ما پێمان خۆش بوو بگەڕابینەوە سەر وەزیفەی خۆمان دیارە ئەمە پێم وایە شتێکی سروشتیە پەرلەمانتاریش هەڵبەتە بە تایبەتی ئێمەی ئیسلامیەکان کە خەڵکێکی زۆر داوای هاوکاریمان لێ دەکا و بەشێکیش کە لە ڕابردوو لە ئێستاش بەشێک لە موچەی خۆمان گەڕاندوتەوە بۆ حزب بەشێکی زۆرمان گەڕاندوتەوە بۆ حزب و بەشێکیشمان داوە فەقیر و هەژار و نەداران من پێم وایە ئەو موچەی کە پەرلەمانتار وەری دەگری هەرگیز پێی دەوڵەمەند نابێ لەبەرەوەی بەشێکی دەگەڕێنرێتەوە بۆ حزب بەشێکی
خەڵکی هەژار و نەدار داوا دەکا بەشێکیش کە تۆ لە ناو حیزبێکی ئۆرگانەکان داوای هاوکاریت لێ دەکەن لە بۆ ئەنجامدانی چاڵاکیەکانیان بەشێکی کەم بۆ خۆت دەمێنێت و ئیتر ئەو بەشەش هەر بەشی مەصرف و هاتوچوو مەصرفی ڕۆژانە دەکاتن. بەڵێ زۆر باشەکە بچین سەر کارەکانی پەرلەمان لە 5 ساڵی ڕابردوودا پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم چەند یاسا و چەند بڕیاری دەرکردووە؟ بەڵێ دیارە من پێم وایە ئەم خولە کۆمەڵی ئاستەنجی گەورە هاتە پێشمان لەگەرەوەش توانیمان کۆمەڵشتی زۆر گرنگ بکەین کە لە خولەکانی تر نەکرا بوو یەکێ لەمانە لێژنەیەکی گزگیر و هەمیشەی پێکهێنرا بۆ نووسینەوەی دەستور و کۆمەڵی بڕگە و مادەی زۆری تیا جێگیر کرا. ئێمەش وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەر لایەنەکانی تر چەند مادەیەک هەبوو بەلامانەوە زۆر گرنگ بوو و لا ناو ئەم پرۆژە دەستورە جێی کرایەوە. وەلە لایشتریش ئەو پێڕەوی ناوخۆی کە لە ساڵی 1991ەوە نووسرا بوو کە هەردوو حزبی دەسەڵاتدار ئەو کاتە لە پەرلەمان بوون وەکو برێک کاڵایەک بە باڵای خۆیان دووری بیان کۆمەڵی کەم و کوتی زۆری تیادا بوو زۆرێک لە کز و لاوازیدا بوو بە پەرلەمان بەڵام خۆشبەختانە لەم خولەدا ئێمە هەر لە سەرەتا ئەم خولەوە لێژنەیەکی گزگیر کە لە هەموو فراکسیۆنەکان پێک هاتبوو بە تەوافق کارەکەیان بەڕێوە دەبرد پێڕەوی تەواوی پێڕەوی ناوخۆ هەموار کرایەوە و بە سوود وەرگرتن لە پێڕەوی ناوخۆی زیاتر لە 24 دەوڵەت. خۆشبەختانە لە کۆتایی ئەم خولە ئەم پەیڕەوی ناوخۆیە تەواوی هەموار کراوە هێنراوە ناوهۆلی پەرلەمان و دەنجی لەسەردرا ئێستا پەرلەمانی کوردستان لە بۆ خولی پێنجەم پەیڕەوێکی تازەی هەیە. ئەم پەیڕەوە زۆرێک لە هێز و قووەت دەدا بە پەرلەمان و پەرلەمانتاران دەستکراوەتر دەبن و بە ئاسانی دەتوانن بە دەنجی یەک بەسەر پێنجی پەرلەمانتاران سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەتواندرێ بانگ بکرێ بۆ ناوهۆڵی پەرلەمان و بەدەنجی یەک بەسەر 6 پەرلەمانتارانیش دەکرێت وەزیر بانگ بکرێت کە پێشترێ بەدەنجی 2 بەسەر 3 بوو کە ئەمە زۆر ئاستەنگ بوو کۆ بکرێتەوە ئەم دەنگە زۆرە. و لە لایشتریشەوە لە فراکسیۆنە جیاوازیەکان 309 پرۆژە یاسا پێشکەش کراوە لەوانەیان 213 پرۆژە یاسا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و 96 پرۆژە یاساش خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە. لە کۆی ئەو پرۆژە یاسانە 32 پرۆژە یاسا پەسەند کرا لەگەر 8 پرۆژە بڕیار پەسەند کرا لە پەرلەمانی کوردستان و هەروەها 826 پرسیار ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە پەیوەندیدارەکان کراوە لەوانە 524 پرسیار وەڵامی وەرگیراوەتەوە کە دەڵێ پرسیار ئاراستەکەمانەوە ئاریشەیەک کێشەیەک لە ئارادا هەبووە ئەم پرسیارە ئاراستە کرا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و هەروەها 302 پرسیار کە ئاراستە کراوە بەڵام تا ئێستا وەڵام نەگەڕێنراوەتەوە و تا ئێستاش لەم خولەدا 12 وەزیر ئیستیجواب کراون و 148 راپۆرت لەلایەن لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان ئامادەکرا و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرا. من بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم هەندێک شتی زۆر گرنگ کرا لەم خولەدا. یەکێ لەمانە یاسای سندوقی داهاتە نەوتی و گازیەکان لە هەرێمی کوردستان کە لە 2015ەوە پەسەند کرا بەڕاستی یاسایەکی زۆر گرنگ بوو. ئێستاش ئەگە جێبەجێ بکرێت دەتوانم بڵێم لە سەدا هەفتای گەندەڵی بە هەدەردانی سەرۆت و سامانی ئەم ملەتە ناهێنێ. هەروەها ئەم یاسا گزگیری چاکسازی لە موچەی خانەنشینان و پلە بالایەکان بەڕاستی یاسایەکی زۆر گرنگ بوو و هێنرا ناوهۆڵی پەرلەمان سەدەها سەعاتی بۆ تەرخان کرا بەڵام بەداخەوە زۆرێک لە ناڕەزامەندی لەلایەن کەسانێک کە بەرژەوەندیان کرد بە مەترسی و هەڵایەکی گەورەیان دروست کرد ئەمە وای کرد کە ڕابگیرێ. من هیوادارم ئەم یاسایەکە یاسایەکی زۆر گرنگ بوو بارێشتر لە خولی پێنجەم بهێدرێتەوە ناوهۆڵی پەرلەمان و جێبەجێ بکرێت کە دەتوانم بڵێم لە سەدا 50 گەندەڵی ناهێلێتن چونکە خەڵکێکی زۆر بەناحەقی بە شێوەیەکی نامستحەقانە موچیان وەردەگرت و
هەبوو سێ موچەی هەبوو چوار موچەی هەبوو یا کەسانێکی زۆر پلێکیان وەرگرتووە کە شایستەی ئەو پلێ نەبوونە. بەڵێ سپاس دەکەم دواتر ڕێم و لای بەڕست کاومر سەبارەت بە پەرلەمانی کوردستان پێ وایە لە کارەکانی دەستەرکەوتووە یاخود ئەگەر دابەشی کەین مەسەلەن پەرلەمان بەسەرەن لە سەردەمی دکتۆر یوسف پێش پەکخستنی لە بڵین سکرتێری پەرلەمانیش و دوای کاراکردنەوەش ینی دوو قۆناغی جیاوازە پێ وایە بۆ پەرلەمان لەروو کارەکانیەوە زانی چۆنە کاکە حەشیم ئەم پەرلەمان کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ خۆی بۆتە گرفت یعنی پەرلەمان لە هەموو وڵاتانی دنیا قسەی ئەخیر ئەوەی کە ینی بۆچی پەرلەمان بۆ خۆی بۆتە گرفت پێتەڵێ ئەسە پێدەڵم بۆچی بۆتە گرفت یعنی لە وڵاتان تۆ کاتی هەڵبژاردنەکەی هەڵبژاردن ئەبێتە مای سەقامگیری وڵات و خزمەتگوزاری زیاتر بۆ هاوڵاتیان و سەروەری یاسا بەڵام لە وڵاتی ئێمە کاتی هەڵبژاردن ئەکرێ ئیتر یاساکان وەلا ئەندێ خۆی گرنگ ڕاستەکە شکوریەکان هەندێک یاسا دەرکراوە گرنگن بەس یاسا کە دەرکرا و جێبەجێ نەکرا ئیتر یاسا بۆچی دەربکری بۆی یاسایەک جێبەجێ نەکرا پێتەڵ بۆت ڕوونەکەم خۆی عیبرەت لە جێبەجێکردنی یاساکە عیبرەت لەوە نییە کە تۆ یاسا دەربکەی یاسا دەرکراوە یاسای داهاتەکانی سندوقی داهاتەکانی نەوت دەرکراوە کوا بۆ جێبەجێ لە ساڵ 2015 دەرکراوە یاسای زیادە ڕۆیی لە هەرێمی کوردستان یاشای زمارەسەی ساڵی 2018 دەرکراوە دوای دەرچوونی یاساکە زیادە ڕۆیی زیاتر بووە تۆ چوویتە بەردەرکی سەرا لەم ڕۆژانە تۆ چوویتە بەردەرکی من بۆ خۆم ئەگەر سەرۆکی شارەوانی بم ئەگەر محافظ بم ئەگەر هەر کەسێ بم شێخەڵاو بەردەرکی سەرای سلێمانی و جادەی مەولەوی بەو شێوە ببینم من بۆ خۆم میسقالەکەم بۆچی تۆ یاسایەکە لە بەردەسا ڕێگری ئەەکەی لە زیادە ڕۆیی بەڵام کاتێ حزبی دەسەڵات دێت بۆ ئەوی دەنگ کۆ بکاتەوە ئەڵێ کاکە وەرە هەموو سەرجادەکان بکرد ئەڵێ کاکە وەرە بۆ خۆت زیاتر ڕۆی کۆ زەوی داگیرکە ئەڵێ وەرە کاکە بۆ خۆت بیر لێ بدە تەخشان و پەخشانی پارەی ئەم وڵاتەکەن بۆچی بۆ کۆکردنەوەی دەنگ هەڵبژاردن بەم شێوەیە زیان لە خەڵکی کوردستانەیە ئەم هەڵبژاردنانە بۆتە نقمە بۆ خەڵکی کوردستان لەبرەوەی بێتە نعمەتێک بۆ خەڵکی کوردستان خۆشگوزارانی بۆ خەڵکی کوردستان بۆتە نقمەت بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی حزب ئەو حیزب و حیزب بەتایبەتی پارتویەکێتی دەنگانی خۆیان مسۆگەر بکەن دڵە و شلەکەن بۆ جێبەجێ نەکردنی یاساکان بۆ ئەوانەی کە خۆیان ئەوێنە دەنگیان پێ بدەن بۆ کۆکردنەوەی دەنگ یاساکان جێبەجێ ناکەن و ئەگەر یاساکەش لە بواری جێبەجێکردنەوە دەستیان شلەکەن بۆ خەڵک لە پێناوی کۆکردنەوەی دەنگ ئەوەی ئەمە مەسەن دوانم بۆ باس کردی یاسای زیادە ڕۆیی دەریش کراوە جێبەجێ نەکراوە یاسای سندوق داهاتەکانی یاسای حیزبەکانیش جێبەجێ نەکرا بودجەی حیزبەکانیش جێبەجێ نەکرا کە پێش هەندێک حیزب بودجەوە نەبوو هەندێکیان بودجەی خۆی هەیە کە نیوەی سەرۆتی ئەم وڵاتە لێژە دەسەڵاتی ئەوە و دوو حیزبایە ئەوان باشیان بەوە نیە ئەسڵن پێیان خۆش بۆ ئەو یاسایە دەرکرا پێشتر 32 ملیۆن دۆلاریان هەبوو ماڭانە پارتی 32 ئەمی 32 لە بودجەی لە ساحەباقی کە لە بەغاوە هات کاتێ ئەم یاسایە دەرکرا ئێمە بەسەر بۆ بزنەوەی گۆڕان مای 500 ملیۆن دیاری وەرەگرت 500 کەشمان بڕا وانە کەواتە هیچ داهاتێکمان نەما کەواتە ئەمە زەربەیەکی قورسی لە بزنەوەی گۆڕان لە کۆمەڵی ئیسلامی لێگرت و ئیسلامیدا ئەو داهاتەش کە هەمان بۆ حکومەت پێدان ئەوەش نەما لەوەری یاساکە جێبەجێ ناکرێت خۆیان وەکو حزب بەڵام بۆ خۆیان ئەوان داهاتیان هەیە کۆمپانیان هەیە سەرمایە زۆریان هەیە ئەتوان بنەوتی قاچاقە فرۆشن بە جۆرەهار کۆمپانیەکانی سێبەریان هەیە کۆمپانیەکانی سایسەری خۆیانیان هەیە ئەوان هیچ پێویستیان بەو بودجەیە نییە بەڵام ئەو حیزبانەی کە معارەزەن و بڵێن جۆرێک لە تایپی معارەزەبوونیان پێوە دیارە ئەو حیزبانە پێویستیان بۆ بودجەیە ئەو بودجەیشان لێبراوە ئێستا من بێگومانم لەوەی ئێوە لە ژێر فشارێکی ئابووریان لەم تەلەڤیزیۆنەوە کە قسەی لێکەم کەێنەکەی من لە ژێر فشاری ئابووریایە هەموو حیزبەکانی کەوا دوورن لە سەڵاتەوە لە ژێر فشاری ئابووریان گرنگ جێبەجێکردنی یاساکانە گرنگ ئەوە نییە تۆ قسێکی زۆر جوانی کرد پەیڕێوی ناخۆی پەرلەمانیکردنی کێ دەستکەوتەکانی ئەم خولێ تا بۆی ئەڵێم پەرلەمان بۆتە نقمە بەسەر خەڵکی کوردستانەوە منطقی تایە لە ساڵی 1992 تا ئێستا پەرلەمانی کوردستانە هەیە یەک وەژیر بەدەستی ئەم پەرلەمانە لە کار نەخراوە ئێمە چ پەرلەمانێک منطقی تایە 5 ساڵ من لە پەرلەمانی کوردستانە بم بودجە کە سەرەکیترین ئیشی منە پرۆژە یاسای بودجە تا ئێستا من پرۆژە یاسا هەر نەشم دی و مناقەشەشم نەکرد و ڕۆژێکی سعاتێکی خۆم بۆ پرۆژە یاسای بودجە تەرخان نەکرد کەواتە ئەگەر منطقی تایە من بەم شێوە تعریفەکەم ئەڵێم پەرلەمان کۆیلەی دەستی حکوومەتە حکوومەت کۆیلەی دەستی حیزبە حزبیش کۆیلەی دەسێ مجموعەیە دوو حیزبی دەسەڵاتیش کۆیلەی دەستی مجموعەیەک دەستڕۆیشتی ناوت ئەو دوو حیزبن
ئەمە بارودۆخی هەرێمی کوردستانە پەرلەمان قسەی ئەخیر ناکە ئەگەر وانە بۆچی یەکێ لە ئەندامانی قیادی ئەم حیزبانە نیان خۆیان کاندید بکەن و بێنە ناو پەرلەمانە بن بە سەرۆکی پەرلەمان و بن بە ئەندامی پەرلەمان مەفروض بە ئیسەر نوخبە سیاسیەکانی ئەوانەی خۆیان بە نوخبە ئەزانن کە بەلای ئێمە نوخبەنین بیان بن بە ئەندامی پەرلەمان من لێرەوە ڕۆل ئەکەمە یەکێتی نیشتیمانی کوردستان کە کەسێکی زۆر باریزی خۆیانی هێنان لە بەڕێز قوبات تاڵەبانیە دەوا بیهێڵنەوە ناو پەرلەمانە وی پەرلەمان مهم بێت وی پەرلەمان مهم بێت ناخێنام بە تەسەوری من خۆزگە بمێنێتەوە من داوای لەکەم بێنێتەوە بێ بە سەرۆکی پەرلەمانیش بەس نامێنێتەوە ئەو ئەگەر خەڵکی بەهێز لێرە بێ هەر هەمویان ڕویان کردە حکوومەت بەهێزترە زانن دەستکەوتەکان لە حکوومەتتا زیاترە دەرکەوتنیان لە ناو حکوومەتتا زیاترە پەرلەمان بووەتە پاشکۆی حکوومەت و حکوومەتیش بووەتە پاشکۆی حزبی بووەتە پاشکۆی مجموعەیەکی دەستڕۆیشتی و لە ناو حیزبەکانە ئەو بارودۆخی دەبرەوە بۆچی خۆمان بخەڵەتین بڵێن وڵات یعنی ئەو تۆ تەسەورەکەی بەم بارودۆخی کەویسە بێت ئەم پەرلەمانی کە دادێ من هیوادارم گۆڕانکاریان پێ بکرێ پەیڕۆیەکی ناوخۆی باشمان بۆ بەجێ هێشتون کێکی لە دەستکەوتەکانی ئەم خولەیە و جەنابی شکوری خان باسی کرد پەیڕۆیەکی باشەیە پرۆژه یاسای دەستورمان بۆ دەست پێکردن هەرچەند سەرێشی زۆرشتان بۆ جێهێشتون یاسای سەرۆکایەتی هەرێمیشمان بۆ بەجێهێشتون کە ئەوە بەڕێی من سەرێژێکی زۆر گەورەیە ئەوە نەکرایە بە من بەرجێکێک بیم لەوانەی دژایەتیم کردو لە ناو قاعی پەرلەمانیشە من دژایەتی دژی یاسای هەڵپساردنی یاسای سەرۆکایەتی هەرێم بووم من و بەڕێز پەرواخان و کە پرۆژەکە لایەن فراکسیۆنەکەی ئێمە پێشکەشەوە من و پەرواخان و دکتۆر شێرکۆ هەرسێکمان دژی ئەو پرۆسەیە بووین و ئێستاشی لەگەڵا بێ من بنووسین داوام کردو کە لێ پرسیینەوە کەسانە بکرێت کە ئەو پرۆژە یاسایان پێش سپاس دەکەم شوگری خان ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێزت بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 550 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز شکری خانگە بگەڕێن و لای بەڕێز سەبارەت بە ئەو ماوەی 5 ساڵی کە پەرلەمان تەمەنیە بوو لەو ماوەیەدا پەرلەمان چەند لە کاردا بۆ چەند پەکراو و سەبارەت بۆش پێ دوایە دەبێت کاری قۆناغی کاری پەرلەمانی دابش بکرێت بۆ 2 قۆناغ پێش پەخستنی و دوای پەخستنی بڵێ ئەگەر چی لە ڕووی ڕواڵەتەوە دەڵێت پەرلەمان لە خولی چوارەم تەمەنی 5 ساڵ بوو بەڵام بە حەقیقی تەمەنی 3 ساڵ بووە دیارە ئێمە لە 6 یانزەی 2013 دەست بەکار بوو و سوێندی یاساییمان خوارد و لە 12 2015 ئەوە بکە ڕێگا لە سەرۆکی پەرلەمان گیرا و پەرلەمان پەک خرا تاوەکو 5 مەی 2017
کابی ئەمە لەلایەکەوە لە لایشتریش کە ئێمە سوێندی یاساییمان خوارد لە 6/11/2013 بۆ ماوەی 7 مانگ هەردوو حیزبی دەسەڵاتدار بەهۆی پێکنەهاتنیان لەسەر چەند پۆستێکی دیاری کرا و نانهێش پەرلەمان هیچ کارێک ئەنجام بدا و دانیشتەکانی خۆی بکە و حکومەت تشکیل نەکرا. دیارە بکۆی ئەمانە دەکا بە تەواوی پەرلەمان 2 ساڵ یاخود بتوانێت بڵێن 2 ساڵ و چەند مانگێک پەرلەمان لە تەمەنی ڕۆی بەهۆی ئەمەوە. جا بە شێوەیەکی گشتی ئێمە دەتوانین بڵێن ئێمە لەم خولەدا کۆمەڵی ئاستەنگی زۆر گەورەمان لە پێش و بە تایبەتی دەستخستنە کاری پەرلەمان لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە و یاسای سەرۆکایەتی هەرێم کۆمەڵی کێشە و ئاستەنگ و قەیرانی زۆری بۆ پەرلەمان نایەوە و دوازاریش کە ئەم یاسای هێنراکایە و لە ماوەی 3 ڕۆژ کەسفەتی ئیستعجالی پێدرا کە یاسای هەڵپەرساندنی ئەو بڵێ سەرۆکایەتی هەرێم. ئێمە لە ڕاستی و کۆمەڵی ئیسلام بە هیچ شێوازێک بڵێ دەمیمان پێنەدا و هەندی یاسا هەبوو بەڕاستی بەلای ئێمەوە زۆر گرنگ بوو کە دەبووە لەم خولە پەسەند بکرا بە بەڵام دیارە هەندی یاسای گرنگیش پەسەند کران بۆ نمونەیەکی لەم یاسانەی کە پەسەند کرا یاسای پێدانی بوجە بە حیزبەکان، یاسای زمانە فەرمیەکان، یاسای سندوقە داهاتە نەوتیەکان و هەروەها یاسای پاراستنی مافی پێکهاتەکان و بڕیارێکی زۆر گرنگیش دەرکرایش کە بڕیاری ژمارە 28 بوو نردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بۆ بەرگریکردن لە کوردستانی ڕۆژئاوا. دیارە لەم خولەدا ئێمە کۆمەڵی کێشە و ئاستەنجی زۆرمان لە بەردەم بوو بەڵام لەگەر ئەوەش کۆمەڵی باشمان کرد و هیوادارین ئەو ئاستەنگانەی کە هەبووە لە خولی 4ەم لە خولی 5ەم بە هیچ شێوازەی نەمینێ. بەڵێ یعنی ئەگەر قۆناغی پەرلەمانی دابشکەین بەسەر 2 ساڵ پێش مەسەر نزیکەی 2 ساڵ پێش پەخستنی و دوای پەخستنیشی کە ساڵێک و 1 مانگ کە ئێستا دەست بەکار بووە پێ دوایە جیاوازیە بوو لە کارەکەن پێش پەخستنەکە کاراتر بوو لە دوای پەخستنەکەی؟ بەڵێ ببۆ چوونی من بەڵێ پێش پەخستنەکەی کاراتر بوو پەرلەمان و پەرلەمانتاران زیاتر سربەستیمان هەبوو و دیارە کۆمەڵی یاسای گرنگمان دەرکرد بەڵام دواتر ئەگەر چی ئەو کاتەش شتی باش کرا بەڵام پێم وایە لە قۆناغی یەکەم پەرلەمان کاراتر بوو بەهێزتر بوو بەتواناتر بوو و ئەوەندا لەلایەن حیزبی هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە ڕێگایان پێ نەدەدرا کە تەداخل بە ئیشی پەرلەمان بکەن زۆرێک لە ئازادی و سربەستیمان هەبوو. بەڵێ پەیوەندی بە سەرۆکایەتی پەرلەمانیشەوە بوو کە بۆ نمونە و کاتە دکتۆر یوسف و شێخ فەخرەدین سکرتێری پەرلەمان بوون ئەم کارابوونەوەی پەیوەندێکی باوانیشانە بۆ وەکو سەرۆکایەتی پەرلەمان ینی جیاوازتر بوو لە دوای کاراکردنەوەی و سەرۆکایەتیە؟ بڵێ هەڵبەتە جیاوازی زۆر بوو لەبەرەوەی 2 ئەندام لە دەستەی سەرۆکایەتی لەلایەن گۆڕان و کۆمەڵی ئیسلامیەوە دیارە هەر شتێکیش بە واژووی 2 کەسی دەپێویست بوو بەڵام دواتر کە سەرۆکی پەرلەمان نەما و جێگری سەرۆکی پەرلەمان لەگەر سکرتێری پەرلەمان کارەکانیان بەڕێوە دەبرد دیارە هەڵبەتە بەپێی ئەو عرف و دابوونەریتەی کە هەیە پێشتر هەردوو حیزبی دەسەڵاتدار هەرچەندە پۆز بدەنە ئەندامەکانی خۆیان بەڵام زیاتر فەرمانەکان لە مەکتەب سیاسیەکانی ئەوان دەردەچێ و ئەوان فەرمانیان پێدەکەن و دەیانخەنە ژێر کۆنتڕۆلی خۆیان. بەڵێ سپاس دەکەم دۆتەکرێن بۆ لای بەرزت کاومەر دەمەوێت سەرنجی بەڕێش بزان لە ئادای کاری پەرلەمان ینی پێش پەخستنی دوای پەخستنی پێ دوایە جیاوازن ینی لە کارکردندا. ئوستاز من پێم خۆشە بڵێم قۆناغبەندێکی ورتر بۆ پەرلەمان ئەم خولی 5 کەم تەوان ئێمە تەمەنمان 5 ساڵ بووە لە 6/11/2013 ئێمە سوێندمان خواردووە ماوەی تا 29/4/2014 ئێمە هیچ ئیشمان نەبوو لە بەرەوەی تەوافقاتی سیاسی نەبووە بۆ دیاریکردنی سەرۆکی پەرلەمان ڕێکەوتن لە نێوان حیزبەکانە لە 29/4/2014 تا 12 ئۆکتۆبەری 2015 ئەمە بە تەسەوری من فترەی زێڕینی پەرلەمانی کوردستان بووە بە درێژایی مێژووی پەرلەمان چوە لەم فترەیە پەرلەمان تەکانێکی لە خۆیە کە لە ژێر هەیمەنەی حیزب و هەژمونی حیزب بێتە دەرەوە و بڵێ من پەرلەمانێکم لە 92ەوە لە 92 تا ئێستا بەت 92 تا ئێستا ئەو فترەی لە 29/4
طبعا من مەبەستمەوە نییە بەتحی سەرۆکایەتی پەرلەمانکەم من هەموو ئەندام پەرلەمانەکان ئەڵێم یعنی ئەگەر ئەندام پەرلەمانەکان نەبێت دەستی سەرۆکایەتی هیچی پێ ناکرێت لیجانەکان ئەڵێم ئەلەم ماوەیە پەرلەمان 12 ئۆکتۆبر 2015 کە پەرلەمان ڕێگری لێگیرا و دەرگای پەرلەمان داخرا ئەم قۆناغێکی زێرینی پەرلەمان بوو پەرلەمانتەکانی بەخۆیدا وەزیرەکانی بانگ کرد وەزیرەکان ئاهاتن سەرۆکی هەرێم هاتە ناو پەرلەمانەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاهاتە ناو پەرلەمانەوە وتوێژ ئەکرا بەڵام هێشتا نەگەشتە ئەو ئاستەی ئێمە بتوانین لێپێچینەوە و بتمانە وەرگرتن لەبەرەوەی پەیڕەوی ناوخۆکە زۆر بە شێوەیە وەکو شکورەخان باسی کرد کاڵا بە قەدەر باڵای حکومت بڕابوو بەو شێوە بۆیان دووری بوو کە ئێمە نەتوانین باشە بەس متمان وەرگین قۆناغێکی زێرینە قۆناغا ئەم قۆناغی زۆر پێوە ئێوە کوردستاندان تووشیان بارودۆخ کرد لە ڕووی سیاسی ئێمە بمبورە زۆر وازحە ئەمن ئەم شتم بە کتێب نووسیوە مەسەن خەڵک ئەڵێ بۆچی دکتۆر یوسف ئەم کۆبوونەوەی ڕۆژی چوارشەمەی تەجیل نەکرد بۆ یەکشەمەی داهاتوو منیش ئەم پرسیارم لە جەنابی دکتۆر یوسف کردووە بۆچی ئەمەد نەکردووە باشە ئەم لیژنە کۆبووەتەوە لە دەرەوەی پەرلەمان دێن بڕیارێک لە پەرلەمانەدەن یعنی نانەتوانی وەفدێک تەشکیل بکەن بێ بۆ ناو سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ دەسەی سەرۆکاتی کۆبێتەوە پێی بڵێ ئەمە پێشنیاری حیزبەکان هیچیان تااقەتی نەبووە ئەوەی کە کۆبوونەوەکەی بەڕێوە بردووە بە تەلەفۆنیش بە دکتۆر یوسف بڵێ بە تەلەفۆنیش بە سکرتێری پەرلەمان بە کاک فەخرەدین یا بە دکتۆر جعفەری منێکی بڵێ ئەمانە سەرۆکایەتی پەرلەمانیان ئەو نییە من لە سەرەتاوە پێم وتی پەرلەمانیان پێ هیچە پەرلەمانیان حیزبەکانیان پێ گەورەتر لە پەرلەمان بەڵام پەرلەمان لێرا ویستی بڵێ من خۆم قەراری خۆمەدەم حیزبەکان پێیان قبول نەکرا دەرگای پەرلەمانیان داخست دوای ئەوە قۆناغی کە دێتە قۆناغی لە 12 ئۆکتۆبر تا 15 2007 کە پەرلەمان داخرا ئەمە قۆناغی بووە پەرلەمان سفر بووەتەوە ساڵێک تەنها لیجانەکان بە شێوەیەکی هێواش ئیشیانە کرد و پەرلەمان ئەندامی پەرلەمان چالاکی خۆی هەبووە هەیبووە ئەگینا دانیشتی پەرلەمانەکە لە 15 تا 25 حوتیش ئەم فترێژ بە تەسەوری من فترەیەکی باش بوو ئەگەر وەکو فترەکەی سەردەمی دکتۆر یوسف نەبێ من ناڵم وەکو ئەو بووە بەڵام شتێکی لەو نەگەڕایەوە هەندێک یاسای باش دەرکرا بە تایبەتی یاسای چاکسازیەکە لاوازی دەستەروی سەرۆکایەتی پەرلەمان لە چیا بوو لەمە یاسای چاکسازیمان دەرکرد لە ژێر فشاری کۆمەڵی خەڵک وەکو جوکرێکان باسی کرد کە بەرژەوەندیەکانیان کەوتە خەتەرەوە هاتن ئەو یاسایان گەڕانەوە بە ناو پەرلەمان ئەو یاسایان بران بەڵام لەم قۆناغەشدا بۆ نمونە لەو سەردەمی دوای کاراکردنەوەی مەسەن لە 150 خاک لە دەسترانی پەرلەمانێک بکە پاشە کەوت بەردەوام وایە کە پێتەڵێم پەرلەمانێک لە ژێر هەژمونی حیزب حکوومەت هەیە و پێتەڵێم پەرلەمانێک لە ژێر حکوومەتێک لە ژێر هەژمونی حیزبایە خۆ من سەرەتاوە پێ بووی من ئەمەش ڕێژەیە ئەم شتێک کە بۆت باسەکە من ئەڵێم پەرلەمان تەکانی یا لە خۆی لە ژێر هەژمونی حیزب بدرێت نەیتوانی پەرلەمان نەیتوانی محاسبەی ئەوانە بکاتەوە لە 150 زەوی کوردستانیان دیا بەدەست توژمانی کوردستانەوە پەرلەمان نەیتوانی لێپێچینەوەکە موچەی پەرلەمانتار پاشەکەوت کرا یعنی حکومت بە هیچ جۆرە دەسەڵاتی نییە تەدەخولی ئیشی پەرلەمان بکە هاتن تەدەخولی میزانی ناو پەرلەمانیان کرد میزانی دەسەڵاتی دادوەریان کرد دەسەڵاتی دادوەری تەکانێکیان لە خۆیان داوتیان ئێمە قبول ناکەین ئێوە بۆتان تەبنێت تەدەخل لە ئیشی ئێمە بکەن ئەوان توانین بەڵام پەرلەمان لەبەرەوەی لاواز بوو لەبەرەوەی لە ژێر هەژمونی حکومەتا بوو نەیتوانی موچەی ئەندامانی پەرلەمان و کارمەندانی پەرلەمانیشان کە 675 کەسن موچەی ئەوانشیان پاشەکەوت باشە بەس وەکو پەرلەمانتارن بە کۆی گشتی توانیتان نەکەکانی خۆتان جێبەجێ من لێرەوە ئەیڵێم بەرامبەر بە دەنگدەران من هەر لێرەوە داوای لێبوردن لە هەموو ئەو دەنگدارەکانی خۆمەکەم لە خەڵکی کوردستانەکەم لەبەرەوەی ئاستەنگە سیاسی پێتەڵێم ئاستەنگە سیاسیەکان ئاستەنگی ئابووری و ئاستەنگی سەربازی ڕێگەی نەدا ئێمە ئەو ئامانجانەی بۆ چوبن بۆ پەرلەمان جێبەجێ بکەین و من بێگومانم لەوەی من ویژدانم بۆ خۆم ئیسراحەتە بەڵام بێگومان بن داوای لێبوردن دەنگدارەکانی خۆمەکەم لە خەڵکی کوردستانەکەم ئەم پەرلەمانە نەیتوانی لە ئاست پێداویستەکانی ئەوانە بێ لەبەر ئەوەی پەرلەمان لە ژێر هەژمونی حکوومەتایە جارێکە تەکی دەکەمەوە و ئەگەر بەم شێوەیەش بڕوا نمونە بۆ بەڕێز بێنمەوە من چووم کێشەیەکی مەسەن مادیە بۆ نمونە سلفەیەکەم لە ناو پەرلەمان ناو پەرلەمان دیارێکی تیانە بوو ئەمە چه منطقی تایە تۆ ناو پەرلەمانێک ئیشی پەرلەمان بەدەست وەزیری دارایی بێ
ئیشی پەرلەمان موافقەی پارەی سەرفکردنی پارەی پەرلەمان سەرۆکی پەرلەمانە بێت تەلەفۆن بکات بۆ وەزیری دارایی داوای پارەی لێ بکات ئەمە لە هەموو دنیا شتیوانە بووە پەرلەمان گەورەترین مؤسسە بێ بودجەی سەربەخۆی کاتێ بودجەی سەربەخۆی نەبێ ناتوانێت سەربەخۆ بێ کاتێ دەسەڵاتی دادوەری بودجەی سەربەخۆی نەبێ و خۆی بڕیار لە ئیشەکانی خۆی ناتوانێت سەربەخۆی بێ کاتێ پەرلەمان چاوەڕێ ئەو بێ حکوومەت 100 میلیۆن دیناری بۆ بنێرە و 500 میلیۆن دیناری بۆ بنێرێ چۆن ناتوانێت قەراری سەربەخۆ بدە پەکت دەخا تۆ لە ڕووی داراییەوە سەربەخۆ نەبی ناتوانین لە ڕووی یاساییشەوە سەربەخۆبی ناتوانین لە ڕووی ئیداریشەوە سەربەخۆبی ناڕووی لە ڕووی سیاسیشەوە سەربەخۆبی ئێمە لە ڕووی داراییەوە کۆیلەی دەستی حکوومەت بووین یعنی ئەگەر وانە بێ مەسەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگشەی وەکاڵە کاکە خۆشی و جێگرەکەشی ئێمە ئیتر ڕێگە نادین وەزیرەکان جوابی پەرلەمانتارەکان یاوان بێەوە دەوت بەڵێ دوای 12 ئۆکتۆبەر وتیان ئێمە ڕێگە نادین وەزیرەکان جوابیشتان بدەنەوە ئەمەیە وەزعی دەردی پەرلەمان ئەبێ ئەم خولەی پەرلەمان کە دادێ ڕەچاوی ئەم بابەتانە بکە خۆی لەو بنەغری قۆناغی ئەخیری ماوە پێم خۆشە باسی بکەم قۆناغی دوای 15 تا 25 حوتی 2010 تاوەکو ئەمڕۆ ئەم تەقسیرە ئەگەڕێنەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێرەکەی بوون 4 مانگە بەبێ هیچ سەبەبێک ئەم پەرلەمانە داخراوە وەکوە داخرابێ هیچ کۆبنەوەی دانیشت نەکراوە آخر لە 25 حوتی ئەم ساڵەوە هەتاوەکو ئەمڕۆ کە کۆبوونەوەیکی سۆری و ختامی کراوە ئەمانتوانی 10 یاسا 15 یاسا 10 بڕیار دەربکەین بەڵام زۆر بەداخەوە بەپێی پەیڕەوی ناوخۆ دەبێت چەند جار کۆبوونەوە کە لافتەیەکدا بەدەست دەستی سەرۆکایەتی پەرلەمانە بەڵام بەم پەیڕەوی ناوخۆی کە تازدا دانراوە دیاری کراوە کە ڕۆژانی پێمە ڕۆژانی دووشەممە و سێشەمە بۆ دانیشتن و ڕۆژانی پێنجشەمە دانراوە بۆ دەست سپاس دەکەم شکوری خارێک بگرین و لای بەرز سەبارەت بە ئادای دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ینی پێ دوایە دەستەی سەرۆکایەتی پێش پەکخستنی کاراتر بوو لە دوای پەکخستنی وەکو دەستەی سەرۆکایەتیش بەرامبەر بە حکوومەت بەڵێ من پێم وایە بڕاستی 2 ساڵی یەکەمی پەرلەمان بەڕاستی زۆر جیاواز بوو لەگە خولەکانی تر و لەگەر 2 ساڵی کۆتایی لەبەرەوەی ئەو دوو بەڕێز دکتۆر یوسف و شێخ فەخرەدین وەکوورە لەلایەن حزبەکانی و سەربەستێکی تەواویان پێدرا بوو ئازادیەکی باشیان هەبوو وەتەکانێکی باشیان دا بە پەرلەمان ویستیان بەڕاستی پەرلەمانێکی نمونەیی بێ کۆمەڵی بڕیار دەربکە کۆمەڵی یاسا دەربکە و یاساکان جێبەجێ بکرێت بچێتە بواری جێبەجێکردن و لە ژێر هەژمونی حزبی و کاریگەری حزبی دەربهێنرێن وەکو بەڕێز کاک عومەر عنایەت ئاماژەی پێکرد بەڵام بەداخەوە ئەو بوو کە ئەوە حزبی دەسەڵاتدار دەرفەتی ئەوەی پێنەدان و ڕێگای لە سەرۆکی پەرلەمان گرتووە بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ ساڵێک و 11 مانگ بە تەواوی پەرلەمان دەرگای پەرلەمان پەرلەمانیان داخستووە نانهێش پەرلەمان بە دانیشتەکانی خۆی ئەنجام بدە بەڕاستی لە 2 ساڵی دووەمیش کۆمەڵی شتی باش کرا یاسای باش دەرکرا کۆمەڵی بڕیاری باش دەرکرا بەڵام بەڕاستی ئێمە کۆمەڵی سەرنج و تێبینیمان هەبوو بۆن منە ئەو یاسای چاکسازی ئەگەر چی ینی کۆمەڵی قسە کرا لە شارع و لە ڕاگەاندنەکان بەڵام لەگەر هەموو ئەمانش نەدەبە بهێشترا بە هیچ شێوازێک ئەم یاسای ڕابژیرا بە و دەبە ئەم یاسا بچوە بواری جێبەجێکردن چونکە ئێمە دەیها ساڵە هەولی ئەوە دەدەین کە چاکسازی بکرێت چاکسازی و پاکسازی بکرێن ئەو پرۆژە یاسایش بەڕاستی چاکسازی و پاکسازیەکی باشی تیادا هەبوو بەڵام بەداخەوە پرۆژە یاسایەکە ڕاگیرە تا ئێستاش لەسەر 3 مادە 4 مادە مشتومڕێکی زۆر هەبوو بەڵام بەڕاستی سەرۆکایەتی پەرلەمان دەیتوانی دەوری خۆی ببینێ و ئێمە چەندجار لە ناوهۆلی پەرلەمانە موداخەلەمان کرد داوامان کرد کە ئەم یاسایە بگەڕێنرێتەوە ناوهۆلی پەرلەمان بەڵام نەگەڕێنراوە ئەمە لەلایەکەوە لەلایەش تریش بەڕاستی 4 مانگی کۆتایی ئەو ماوەی 4 مانگە هیچ دانیشتێک شیوا ئەنجام نەدراوە کە ئێمە دڵمان پێخۆش بێ کۆمەڵی یاسا و بڕیار لە ناوهۆلی پەرلەمانە دەربچێ و بچێتە باری جێبەجێکردن ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەڕاستی هەردوو حزبی دەسەڵاتدار کە دەستیان خستۆتە قورجی پەرلەمان و بە تایبەتی دەستەی سەرۆکایەتی لە 2 ساڵی کۆتایی کە دەبا بەڕاستی دەستەی سەرۆکایەتی ئەم ڕێگەیان بە حزبە دەسەڵاتدارەکان نەدابە دەسەڵاتی خۆیان بەکار بهێنابەوە لە بڕیارەکان سربەخۆتر بوانە بەڵێ ینی سەبارەت بە پرۆژ چاکسازیەکە کە موچەی خاننشینی پلەباڵەکانی شکەم دەکردەوە ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان یا جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان
نەیگەڕاباوە یاساکە باش بوو ینی بۆچی گەڕاندیارەوە ناو هۆڵی پەرلەمان کە دواتر ئەمە بووە پرۆژە یاساوە بۆ خولی ئایندەش دەبێت سەر لەبەر پەرلەمان دەست پێ بکاتەوە بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ دیارە ڕاگەیانەکان هەندێک لە ڕاگەیانەکان و هەندێک کەسانێک کە بەرژەوەندیان کەوتووە مەترسی کۆمەڵی شتیان گوت لەسەر ئەو پرۆژە یاسا بە تایبەتی ئەو مادەی کە باسی لە موچەی پلە باڵایەکان دەخست سوورەتێکی وایان پیشاندا کە ئەنەما پلە باڵایەکان بە تایبەتی پەرلەمانتاران موچەیان زیاد دەکرێت خۆی بە پێچوانە بوو ئێستا پەرلەمانتاران کە لە 180 خانە نشین دەکرێت کە چیمە لەو پرۆژە یاسایە کردمانە لە 125 زائیدەن شایدە و ساڵانی خزمەت کە حەدی ئەعلایەکە لە 160 بوو بەڵام ئێستا ئەعلا و ئەدناییە هەموو لە 180 جا ئەمە وای کرد بەڕاستی لەگەر چەند بڕگەیشتر کە مشتوری زۆری لەسەر بوو ئەمانە بەڵام دەکرا بەڕاستی هەموو شتێک چارەسەری هەیە یعنی ئەمانە ئەگەر خەڵک قسەی کرد بەڵام بەڕاستی پەرلەمان کە گەبەرسترین دەسەڵاتی تەشریعیە دەبێت دەسەڵاتی خۆی بسەپان بە هیچ شێوازێک ڕێگا نەدرابە جێ بە قسەی خەڵک نەدرابە. بەڵێ سپاس دەکەین شکرێخان کە عومەر کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە خولی داهات و پێ دوایە خولێکی چۆنم لە ڕووی پەرلەمانتارەوە سەبارەت بە ئەو ئاستەنگانەش بۆ نمونە ئێوە یاسای سەرۆکاتی هەرێمتان بۆ جێهێشتوون ڕۆژەی دەستور لە بەردەمێنە پێ خولێکی پڕ لە ئاستەنگیان چۆنە؟ وڵا بە تەسەوری من گەورەترین ئاستەنگ لە بەردەمیان ئامەسەرەی زۆر ئاستەنگ نییە لە بەردەمی ئەمانە ئازانی بۆچی بۆی چونکی ئەوانی سە ئەگەر کار بە مەسەن پارتی بڵێن هەردوو حیزبی دەسەڵات بە گزی و فزی زەربەیەکی قورسیان لە بزوتنەوەی گۆڕاندا و لێگرتووی ئیسلامیشانداوە یعنی ئێستا دەمکانی ئێمە بۆتە بڵێن کورسەکانی بۆتە نیوە و پارتیش بۆتە 45 کورسی پارتی وێکی تێگەر ڕێبکەون هەموو یاسایەک تێپەڕێن لەبەرەوەی پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ پێکاتەکان دوورە سەرسێکەش تێپەڕێن دەستوریش تێپەڕێنن ئەگەر ئەمە ڕێکەوتن بێ لە بینانە ئەگەر ڕێکەوتن بێ لە بینانە ئەگەر بە زۆرینە ئەتوان هەموو یاساکان تێپەڕێن وە پەیڕێوێکی ناوخۆشیان لە بەردەمەیە گرفتی کەم نێت من تەنها ئەمە یەک ئاماژەیەکی کورد بدەم من باسی هەڵبژاردنم کردم نقمەیە هەڵبژاردن من لەگەڵ هەڵبژاردن هیچ تێبقی هەڵبژاردن مهم نییە بەڵام هەڵبژاردن ئەبێ بۆ موسسەیە بێ قسەی ئەخیر بکە نەک موسسەیەکی کۆی لەبێ هیوادارم خولی داهات دوو خولی پێنجەم کارێ بکەن ڕاچەڵەچینێ بکەن کە پەرلەمان لە کۆیلێتی دەستی حکوومەت دەربێنن و پەرلەمانێ بن بەوە معنای کەلیمە تەمسیری دەنگی خەڵکی کوردستان. زۆر سوپاس بۆ بەڕێز عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان کە سودی سەرکی لەگەڵمان بووی هەروە شکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەدانی